ئەمجا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم مەسئلەیە زۆر گرنگ باسەکە کە ئەمە خۆی بۆ خۆی دەیاها وتاری ئەوێ ئەفەرمێ وقد تركت فيكم ما إن اعتصمتم به فلن تضلوا أبدا كتاب الله أمرا بينا كتاب الله وسنة نبيه مسألة زور گرنگه خوشوي سكانم پیغمبر فرمي صلى الله عليه وسلم بو اوي گمران بن طبعا من ليتان دورك وموا لدواي من لوانيه 1500 سال بجين يعني امتي اسلام لدواي من لوانيه 1500 سال هتا قيامت لوجه 2000 سال هتا عقاب قيامت إيسا 1400 سال لپاش من اجين بو اوي گمران بن بو اوي سرتان ليتيك نچه كون زماني فتنه زمانی تەلەڤیزۆن و کەناڵی ئاسمانی و تۆڕە کۆمەڵایەتیەکان كانوا هەر کەسێ چی پێیە خاتە دەشت و ئەتوانێ بیخاتە دەشتیش جاران خەڵک هەرچی پێ وایە نەیەتوانی ئەو پەڕی دوو کەس سێ کەس گوێی لێگرت ئیسا هەموو دنیا گوێت لێگرێ هەتا هاوزمانی خۆتیش نییە لێت تێگا تەرجمە ئەکرێ بە ئاسانی زمانێکی ئاوا فیتنەیە ڕووتان تێکە بۆ ئەوەی گومڕانە بن پێویستە دەست بگرن بە قورئان و سونەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر دەستان گرت بە قورئانەوە و بە سونەتەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم گومڕان نابن بەس ئەگەر قورئانتان پشتگوێ خست یان سونەتەکانی پێغەمبەرتان جیا کردەوە لە قورئان وەکو ئەمڕۆ هەندێک لە مسلمانان ئەڵێ ئێمە کە قورئانمانەیە چی پێویستمان بە سونەتەیە طبعا ئەمە ئیمامی عومەر لە مینبەرەوە باسی کرد فەرمووی لەوانەیە زەمانەیە بێ کەسانێک هەبن وا بڵێن ئەی ئێمە ئەگەر قورئان پێمانە فەرمێ نوێژ بکەن مسلمانان قورئانە فەرمێ و ئەقیموا الصەلات ئیتر هیچ لە قورئانە یەک ئاەت نییە باس بکات چۆن نوێژ بکەی بەڵام پێغەمبەر هاتووە قورئانی ڕوون کردوتەوە فێرمانی کردو چۆن نوێژ بکەین ئێستا ئێمە ئەم نوێژی جمعە یان نوێژەکانی تر کە ئەیکەن یا ڕۆژوی ڕەمەزان یا زەکاتدان هەموو ئەمانە بەڕاستی بە سونەتی پێغەمبەر ئەیکەین صلی الله عليه وسلم جا ئەگەر سونەت وەرنەگیرێ ئیتر قورئان یعنی واضح نابێ بۆیە ئەوانەی کەوا زیاد جەخت لەسەر ئەوە کەن کەوا دەست بگرێ بە قورئانەوە ئەوە هەنگاوی یەکەمە بۆ فێڵەکانی شەیتان دوای قورئان کە سونەتیان ئیهمال کرد ئەم جا ئەڵێن چی ئەڵێن بەخوا قورئانیش بەکەلک نایە هەنگاوی دووەم ئەم جاوە تێ خوا پەنامان بدە من و تۆی مسلمان پێغەمبەر وەسیەتی پێکردوین لە ئاخر وەسیەتیا پێمان ئەفەرمێ دەست بگرن بە قورئان و سونەتەوە بۆ ئەوەی گومڕانە بن جا ئاگامان لە خۆمان بێ